ئیدانەی ئەم لەشکرکێشیە و لەشکرکێشەی دەوڵەتی تورکیاکەی بۆ سەر خاکی هەرێمی کوردستان کە بەگشتی 30 کیلۆمەتر هاتۆتە ناو خاکی هەرێمی کوردستانە و ڕۆژانە بە فڕۆکە بەردۆمانی ناوچەکانی کوردستان دەکات و خەڵکی سڤیل شەهید دەکات و بەتایبەت لە ناوچەی شەنگال بەردومانی کردووە و چەند هەڤاڵێک و خەڵکی شەهید کردووە. ئێمە بە ئیدانەی ئەم لەشکرکێشیاکەین و پێویستی شەکە خەڵکی کوردستان و حکوومەتی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان هەڵوێستی خۆیان هەبێت و ئیدانەی ئەم کارە بکەن، بە تایبەت داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بە فەرمی ئیدانەی ئەم کارە بکات. ئەمە وەک هاوڵاتیانی دروستخۆرمات و ئەو یێرشانە هەمووی ئیداناکەین. لەو چارچەیەدا چەندین ساڵە چەند بنکە و بارەگەکانی حکوومەتی سوپای تورکیا بوونی هەیە و بە ڕۆژانە هاوڵاتیانی ئێمە کە سوکاری ئێمە قەتڵ و عامەکەن، تۆبارانەکەن، ئێمە بە تونترین شێوە ئیدانەیەکەین و ئێمە هاریکاری و پشتیوانی گەلی خۆمانین، لەگەڵ گەلی خۆمانە پشتا و پشت ڕاوەستین دژی ئەو داگیرکاریە و بۆ دەرکردنی هەموو سوپا داگیرکەرەکان بە ئەمریکا و بە تورکیا و بە ئێرانیشەوە هەمویان ئیداناکەین و ڕەتیانەکەینەوە. چالاکی مەدەنی زۆر گرنگە، زۆریش پێویستە، چونکە چالاکی مەدەنی کاریگەری خۆی هەیە و ئامانجی خۆی هەیە و دەرەنجامی باشی ئەبێت. بەڕای من پێویستە هەموو لایەنەکانیش یەکگرتوو بن و یەک هەڵوێست بن بۆ دەرکردنی سوپا داگیرکەرەکان، بۆی گەلی ئەمە تر چیتر قەتڵ و عام نەکرێ، چیتر نەکوژرێ، چیتر بەدەستی ئەو دژمنکارانە لەناو نەبرێن. ئێمە ئەبێ پشتیوان و پشتگیری یەک بین بۆ سەرخستنی پرۆسەی قەومی گەلی کورد و بۆ سەرکەوتنی گەلەکەمان. ئێمە بە توندی ئیدانەی یێڕشەکانی تورکیاکەین بۆ سەر شەنگال، یعنی ئەو بارەگای هێزی تورکی هەیە لە هەرێمی کوردستان. ئێمە بە هەموو شێوە ئیدانەیەکەین فەداواکەین لە کۆمەڵگای مەدەنی، هاوڵاتیان، هێزە سیاسیەکان یەکدەنگ بن، یەک هەڵوێست بن و ئیتر نێلن، ینی بەڕاستی ینی نێلن ئەم هێرشەی تورکیا بەردەوام بێ. بەڕاستی تورکیا ئامانجی ئەوەیە باشووری کوردستان هەمووی داگیر بکە.